لا دووەمین یاریەکانی قۆناغی 16 خولی لاوانی عێراق و لە کۆمەڵی یەکەم زاخۆ لەسەر یاریگەیانەی پیشەساسی ڕوبەڕووی بەحری بوویەوە. لانیوە یەکەم ئاستی هەردوو تیپ تا ڕادێک لە یەک و نزیک بوو، هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێکی خێرا. لە خولەشی چواردە ئەحمەد فالح گۆڵی یەکەمی بۆ بەحری تۆمار کرد و بەربەستی یەکسانی شکاند. دوای سێ خولەک زاخۆ لە ڕێگای هەیثەم ئەحمەد ئەنجامەکەی یەکسان کردەوە. لا خولەکی 22 دووبارە بەحری لە یاریەکە پێشکەوتەوە لە ڕێگای کاظم نەورەس. لا خولەکی 35 ناوژان لێدانێکی سزای بۆ کوڕانی خابوور ئەژمار کرد. سیدات حاجی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و دووبارە ئەنجامەکەی یەکسان کردەوە. لانیوەی دوم بەحری کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرتە دەست و هەوڵی گۆڵی پێشکەوتن دەدا، بەڵام زاخۆ بە یەک دەرفەت توانی بە گۆڵی سێم و پێشکەوتن بگات. لە خولەکی 78 هەیثەم ئەحمەد تۆماری کرد. لاوەکانی بەسڕە هەوڵەکانیان چڕ کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە خولەکی 88 پێگەیشتن لە ڕێگای ئەحمەد عەبال. بەحری دەرفەتی زیاتری بۆ ڕەخساتاوەکو با گۆڵی دیکەش بگات. ستون و گۆڵپارێزی زاخۆ بوونە بەربەست، بەڵام لاوەکانی بەحری کۆڵیان نەدا و لە دوا خولەک لە ڕێگای باقر سەبع با گۆڵی چوارەم و پێشکەوتن و سەرکەوتن گەیشتن. الحمدلله دەست بێگە بە تاپکۆنەیە خسۆر و فەیدە و تعادلێت هەین و الحمدلله ژی فەریقەمە مستەواک بۆش هەوی بەس چیت بتن شندە مرکزی تۆگەکەسی و خالتي توكا كاسي أفهم جماعة هذا مسلمة طاب كونها الحمد لله فيدام قانع بن ومهندش فريق ما تود وإن شاء الله يلعبوا خاصية شيء كنو بعرف زوخوفيتش أكيد الفريق الجيد بێگومان تیپەکەمان باشە، بەڵام لە یاریەکەم تووشی شکستاتین. لەم یاریە تووشی قورسی بووین. زاخۆ تیپێکی زۆر باش و ڕکابەر بوو. سوپاس بۆ خوا سێ خاڵ یاریەکەمان بەدەستێنا. دووبارە گەڕاینەوە بۆ ڕکابەری خولەکە. لا یاریەکەی دیکەی هەمان کۆمەڵە زەوڕا لەسەر یاریگەیانەی برایەتی ڕوبەڕووی نەفت بوویەوە. یاریەکەش بە یەکسانی بێگۆڵ کۆتایی هات. بەم شێوەیە زەوڕا و نەفت بوونە خاوەنی 4 خاڵ و بەحریش لە خانەی سێم 3 خاڵی هەیە و زاخۆش بە بێ خاڵ ماڵ ئاوای کرد. لە سێمین یاریان ڕۆژ یەکشەمە نەفت ڕوبەڕووی بەحری دەبێتەوە. زەوڕا و زاخۆش بەیەک دەگەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.